ئێمە ئەمڕۆ وەکو شاندێکی تەفگەری ئازادی بە هاوبەشی لەگەڵ بنەماڵەی هەڤاڵ ئیدریس سەلیم سەردانی دەستەی سربەخۆی مافی مرۆڤمان کرد لە شاری هەولێر و پەیامی تەفگەری ئازادی و بنەماڵەکەمان گەیان لەو پێشێلکاری گەورەی کە بەرامبەر بە ئەندامێکی تەفگەری ئازادی هەڤاڵ ئیدریس سەلیم ماوەی 8 مانگە لە زینداندایە و لە ئێستاە ڕەوشی تەندروستی زۆر خراپە و ڕوبەڕووی ئەشکەنجە بۆتەوە و ئەمڕۆ 9 ڕۆژەمانی لە خواردن گرتووە بۆیە ئێمە ویسمان ئەو پەیامە و دەنگی هەڤاڵ ئیدریس بگەین بە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ و هەڵبەتە ئەوانیش پێشوازیان لێکردین و بێگومان ئاماژەیان بەوە کرد کە دەسەڵاتەکانی ئەوان مەحدودە و لە چوارچێوەی ئەو دەسەڵاتانەی کە هەیەە ئەو بەدواداچوونەی کە بۆ کەیسە بیکەن بەڵێنی بەدواداچوون و وەڵامدانەوەیان پێداوین.